ڕێبینگان بۆستە کوڕە بەجددیتەوە سۆمەرەکانیش کوردن یەکجاری هەر بڵێ لە کەشتەکەی نوحکاتێک چابراکە دابەزین ئەوانش هەمیان کورد بوون اینجا ڕێبینگان منواناڵە هەموو دنیاواڵە هەموو مێژووی کوردواڵە بڕۆبی حەزەکەی بۆستە بۆ سشین پێم وایە ئەم بابەتە پەیوەستە بە مێژونووسەکانەوە جا لە بەرنامەی ڕۆژینی ئەمڕۆیە میوانێکمان داوت کردو کە مێژونووسێکی زۆر بەناوبانگە دوو کتێبی بەناوبانگی کورتکەیە و هەروەها مێژووی بزرگەگەردراوەی کورد چێ شیرن خۆشحاڵیەوە سۆران هەمەڕەش ئەمێوارەیە میوانی ڕۆژی نەبێت پرسەنەتەوەیەکانمان لەگەڵا تاوتوێ کات و هەندێک پرسیاری بوون هەیە وڵامیەتەوە ڕێبین هەموو ئەو پرسیارانی بەڕاستی ئەم دیبەیتی من و شیرین کردمان ئێستا ئەمە قسەی زۆرێک لە خەڵکە بەڕاستی ها ئەڵێ دەی یەکجاری بڵێ لە ئەزەلەوە مرۆڤایەتی هەر کورد بوونە ئیتر زۆر پرسی بابەتی تر و باسی مێژووی معریفەی کوردی شەکەین لەگەڵ هەندێک پرسیاری گرنگترش ئەم پرسیارانە ئێوارە لە بەرنامەی ڕۆژین ساعت 6 بینەرمان بن